نزیکەی 40,000 خوێندکار بۆ ئەم ساڵی خوێندن لە پارێزگای سلێمانی بۆ یەکەمین جارە بەشداری لە پرۆسەی خوێندندا دەکەن. ئەم ڕێژە زۆرەی خوێندکاران کە تەمەیان 7 ساڵانە ئەگەر بایکۆت بشکێنرێت بە نیوە خوێندەواریەوە دەچنە پۆلی 2. ئەگەر بایکۆتیش نەشکێنرێت و خوێندنی ساڵێکیان بفەوتێت بۆ ساڵی داهاتوو ڕێژەکەیان دەبێتە نزیکەی 80,000 خوێندکار. کەواتە بۆ ساڵی داهاتووی خوێندن پۆلەکانی یەکی بنەڕەتی دەبێتە هۆسە و هەڵاوسان. کۆتا زانیاری ئەوەیە پەروەردەی سلێمانی کۆبوونەوەی کردووە، نووسا و یاخود پێشنیارێکیان ئامادە کردووە بۆ وەزارەتی پەروەردە کە ڕێگەچارەی داناوە بۆ ئەوەی ساڵێکی خوێندنی سلێمانی نەفەوتێت. پەروەردەی سلێمانی ترسیان لەوەیە ئەگەر خوێندنی ساڵێک هەژمار نەکرێت و دایکان و باوکانی خوێندکارانیش بڕژێنە سەر شەقامەکان و خۆپیشاندان ئەنجام بدەن. مامۆسایانی ناڕازیش سوورن لەسەر بایکۆت، دەڵێن بەم مەرجانە بایکۆت دەشکێنین. بەلا بەرزکردنەوە دامەزراندنی مامۆسایانی وانەبێژ گرنگتیەک کە موسە لە کاتی خۆیدا بدرێت و دوانەکەوێت. بەرپرسێکی وەزارەتی پەروەردەش بە تیواری وت نیەتی ڕوون و پاکەیە بۆ ئەوەی داواکاری مامۆسایان جێبەجێ بکرێت و بایکۆت بشکێن و بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن.